بیستشەوە ئاوتان نەهات ئارە بیستەوە ئاومان نەهاتیە ئەوە بە جلیکانان دەین لە منزلش دەکەنەکە تەماتە و خیال پێ بشۆینەوە نەکو ئەمە ئەو زیانە ئەموو وەنە فەقیرانە ئەوە ژەشی ئەو هانە پێم ناکڕێ بۆ گەرمای هاوینێ چۆن مەبەڕێتەوە شتەکان تا فێنکەرەوەکە ئەم بەردی عرتیمانە ئەوای ئاو نیە تێکەین داواکاریمان ئاوەکەمان لۆتاکەن و مەمنونتانی کەس نەهاتین لە ئەنگۆ بە خێرن لەسەر چاوم ئەگە چارەمان بکەن ئەگە چارەشمان نەکەنەوە هەرێ بە خۆدادمان بەر هەنمان داد ئەنگۆ بەخێر بێ لەسەر چاوم باشە ژیانی ڕۆژانەتان چۆن بەڕێ دەکەن بەبێ ئاویان وەڵڵاهی بە مردی خۆشترە ئەو ژیانە بە ئاوی ئەدی ناخۆش نیە وەڵە ناخۆشە چ بکەین ناوەڵە کورعانێ وەڵا زاروێ پەڕۆی تەرەکەم بەسەر چایەندا دەم بە سەزمانە ئەوێ ئەی نەخۆش کەتی ئەو چیژە هەندە ئاو پێداکردە ئەوەی خراس ئەو ڕۆ نەخۆش کەت بوو زگتوی گرتو دەگۆ هەندە ئا پێداکردمە دا زگتوم گرتیە هەر هیچ ئاوتان نایە هەر نایە ئەبەربەدی نا بەخوا ئەبەربەدی وەرتە ئەوتە بەلوعە ئەرێ بەخۆی